پارە زۆر میمە ئەوەی دەرێ پارەچی دەستە ئەوەی کەنیتی کەنا تەمبەرە و لە مارێ دانیشە پارەی پێیاننابی ناتوانانی ئیش بکە بە ئارەقەی نووسەوانی ئێستا دەورەمەندەکانی کوردستان بگرێ مەسەرە با پێ شێخ باس ئەحمەد ئیسماعیل حاجی قادر بلا و دەیان دەورەمەندی دیپەیە بۆ حاجی زۆر ئەوانە قەتجێ لێ بۆ ڕۆژێک بێنە سەر تەلەڤیزیۆن برێ پارەچی دەستە نوەنارێ دەرێ پارە زۆر میهمە دەبی مەشاریعی پێ بکەیت کارەبای پێدانی خەستەخانەی پێدانی ئەوەی پێدانی بینایەکی بکەومشم کوڕەکەم بینم مەشروع بێ کوڕەکانیشان دەینن مەسە پرۆژەیشە لۆ چکۆ پارە ژیانە المال والبنون زینة الحياة الدنيا خۆشی ژیانە ئەوەی دەرێ پارە چەکی دەستە ئەوە لە ژیان تێنەگەیە قەت پارە چەکی پار گەورەترین نیعمەتە خوا کە دەیداتە ئینسانی تو بینێت دەتوانیت بەهشتێکی پێ بینێت 10 ملیۆن دلارم دێ باشە من 10 ملیۆنم نیە 2 ملیۆن دلار دەدەمێت ئەگەر هەر چی دەکەی ماوەستە تو بینە لۆ بینە من ماسی لە بەحری ناگرم من بە خەیاڵی خۆت یعنی دائیمە ئینسان بیر لە پرۆژێک دەکاتەوە بینە 2 ملیۆن لێرە دانی پێ دەرێ دەکەم